وڵاتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دیلمان خەستەوەم لە بەرنامەیەکی دیکەی ئستاتیکاوە هاتمە وڵاتان. ئەم جارە هاتوومەتە لای خانمێک کە زۆر جار لە ڕابردوودا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کایە سیاسیەکان لە چاوپێککەوتن و دیمانە سیاسیەکاندا بەدەرکەوتووە و هەندێک جاریش لێرە و لەوێ دەکرێت بڵێن پەیامەکانی تون بوون، پەیامەکانی بە شێوەیەک بوون لەوانەیە بەڵدی زۆریمان نەبوو بێت، بەڵام لەم بەرنامەدا وەکو چالاکوانێک، وەکو پارێزەرێک، وەکو خانمێکی دڵسۆز، وەکو خانمێک کە دەیتوانی ژیانی خۆی بکات و حەقی بەسەر ژیانی هاوڵاتیان و چین و توێژەکان و ئافرەتان و ژنانەوە نەبێت. بەڵام ئەم وازی لەو بابەتە نەهێنا، دەیویست ئافرەتان و خانمانی کۆمەڵگە بە شێوەیەکی شایستە و باشتر ژیان بکەن لە نێو کۆمەڵگەدا و بە شێوەیە کە پێگەیان هەبێت ئەم دەستی برد بۆەوەی کە پێداگیری لە مافەکانیان بکات. باس لە ڕێزان شێخ دلێرەکەم وەکو چالاکوان و پارێزەر لەم بەرنامەدا لەگەڵمانە. بەڕێز ڕێزان بەخێر بیت. زۆر زۆر سپاس بۆ تۆ کاکە دیلمانگیان، زۆر سپاس بۆ پێشێکیە، ڕێزداریت. زۆر سپاس بۆ هەموو ئۆستافە جوانە و بۆ بەرنامەکە و بە بینەرانی خۆشەویست. بژیت سپاس دەکەم. ڕێزان خان، لە دەستپێکی بەرنامەکەمان من دەمەوێت هەمیشە لەگەڵ میوانە بەڕێزەکانە دەمەوێت بگەڕێمەوە ئەو خاڵی کە یادگە دروست دەبێت لە لای کەسایەتەکان. زۆر جار هەندێکمان دەڵێن 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ یادگەمان لە بیرە یا ئەو شتانەمان لە بیرە. بۆ جەنابەت لە چەند ساڵیەوە یادگە دروست دەبێت و شتەکانت لە بیر دەبێت؟ منەوەی کە هەمیشە لە بیرمە کە چاوم کردوتەوە لەگەڵ نەنکم و باپیرمان بوو، لەبەرەوەی پوریەکیشم هەبوو ئەو کاتێکە ینی ئەوەی بیرم بێ، ینی ئەو کاتانە ئەویشمان لەگەڵا بوو لە لادەی ینی شێخ مستەفا بووین، چونکە لەبەرەوەی من دایکم مامۆستا بوو، ئیتر دیار بوو خوشکێکم لە خۆم گەورەتر بوو، ئیتر دوای من لە دایک بووم، نازانم سەبەبەکەی ئەوە بوو کە نەیتوانی بوو ئیتر من ماڵی نەنکم ینی ئەتوان بەوان ئەڵێم دایکە و باوکە، ینی خوا بە ڕەحمەتیان کە هەردووکیان ئێستا باڵم بە دایک و باوکی خۆمان ئەڵێین دادە و کاکە، چونکە ئەو ماڵە گەورانە هەمیشەوا بوون، چونکە لەگەڵ پێکەوە بە گەوری ژیان تر ئەو کەسانە هەر بە دادە و کاکە بە ناوی پورەکانمانەوە بانگمان کردوین، لەگەڵ ئەوانە بوو. بیرمیە باپیرم خوا بە ڕەحمەتی کاپیایەکی زۆر زۆر هادی و لەسەر خۆ بوو، زۆر باش بوو، یعنی هەمیشە ئەو یادەوەریانەی ئەوم بیرە، ینی حەزمە کرد مەسەلەن ئەگەر بزانی ژیانی خەڵکەکان تۆزە جیاواز بوو لە ژیانی ماڵی ئێمە و حەزمە کرد لەگەڵەوانە بم بچوومە خۆی ئاوەی بردم مەسەلەن بۆ داشتەی بردم بۆ ئەو شوێنانە، ئیتر یعنی یادگاریەکانم زۆر خۆش بوو لەگەڵیانەوە، حتا خوا بە ڕەحمەتی کا بە هەمان شێوەنەن کەمەوە پورم لە ئێستاشە، ینی زۆر زۆر دڵسۆزم بوو، بیرمیە بە باوش منیانە بر بۆ مەکتەبەوەیان هێنامەوە، چکە ئێمە ئاوای شێخ مستەفا توانم بڵم لە 58 و 59 مەکتەبی تیاکراوەتەوە، ئیتر ئەو مەکتەبە ینی ئەو منطقەیەکە کە هەموو تەلەبەکانی شوێنەکان ئەهاتنە ئەوێ. ئیتر ئەمە ئەو زیکرانە ئەمە من بخوا ساڵەکان بسەبت بیر نایە، بەس باسی مناڵی هەمووی بۆکەم ئەزانمە تێ بڵێ چی کەس پێ کاکە من پێم وتی گەورەم 60 ساڵ باشە؟ وەڵام بەڵی جەنابتا خۆی من زۆر جار لە بەرنامەکاندا دەڵێم لەوانەیە تەمەن ژمارە بێت. نا تۆ حساب بکە بڵێ قەیچەکە، ینی ئەگونجێ ئێستا ینی ئەگەر بڵێم 60 زۆرتر زۆرە، ینی کەمتر ئیتر کەمی کەرەوە لە بینی 60 بۆ 50 دانێ باش نییە؟ بەس ئیتر دوایتر ینیوانەی کە بیرمیە دائیمەن ئێمە پێشمەرگە لە ماڵمان بوو، هەمیشە ماڵەکە قەرەباڵغ بوو، یعنی زۆر زۆر ئەوانەی کە زۆر بیرم بێ، ئیتر هەتا تقریبا من 4 ابتیدایی 5 ابتیدایی لە ماڵی نەنکەم بووم، ئیتر دوایی هاتمەوە ماڵی باوکم. باشە، من زۆر جار بۆ خانمان باس لە یاریەکانی مناڵان کچان دەکەم. بەڵێ کە ئەو کاتە یاریتان دەکرد، ئێوە هەڵمە خۆتانە بۆ خەتخەتێنتان هەموو وانە بەڵێ وەکو ئێستا نەبوو مۆڵ و شاریەکی خۆش زۆر زۆر. بەڵێ چیت کرد؟ هەموو ئەوانەمان کرد. کامیان زۆر باش بوویت؟ وەڵڵاهی ئەوەی بیرم بێ وەڵڵاهی نازانم، بەس زانم هەموو ئەو جۆرە یاریانەمان کردووە.
لە کاتی خۆیان هەڵمەقۆ باش بوویت هەڵماقۆم نەکردو قەت حەزم لێ بەس تەرکیزی بووەوە شتێک یاری تەرکیزی بوو بۆستا هەڵماقۆ بابا ئەوەی کە بەردەکان پێنج بە بابا زۆر زۆرم کردووە با زۆرم حەز لێ بوو بابا وەمزانی ئەوەی کە بە شتێکی تر هەبوو یاریەکی تر ینی هەر بەو بابەتانە بەستا با هەڵماقۆم کردو زۆر خۆش لە نێو کچەکانە باشتر بوویت وەڵاهی تقریبا ئەتوانم بڵێم من هەر لە مناڵیمەوە ئەمە بۆ وەسف نییە لەگەڵ هەر جێگایەکە بووم هەمیشە هەستم کردو خۆم تۆزە جیاوازتر حتا ینی لە قسەکردنا لە ئەدایە ینی بە تایبەتی ئەو کاتانە هەستم پێکەرکەم تا لە ماڵی ینی باپیرم بوو والله ڕەنگە هی ئەوە بێ زۆر ئەوە نییە کە پەروەردەتەکەن پەروەردەکە و پەروەردەیەکی بەهێز بێ من هەمیشاڵە بەڵام باپیرم زۆر 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 یەکەم خۆشەویستم بە قووەت بوو هەمیشە ئەو شتە جوانانەم لەوانەوە وەرگرت بوو چونکە کە هاتمەوە ماڵی باوکی خۆم تقریبا لە پێنجی ابتیدایی بووم وتم نیزامەکان قورس بوون لە ناو ماڵەکەیە خوشکێک و دوو برایترم هەبوو برایەکانم چوو بوو ینی هەستمە کرد هەمووی باوکم سەیتر بوو دایکشە ینی تقریبا لە ماڵی خۆمانە لە ماڵی کە پێشتر ژیا بووم ئەمە نەبوو ئیتر ئەوەی بیرم کرد بێتەوە زۆر کەم ئەوانم بەدڵ بووە هەمیشە هەر قسێکی ترم هەبووە ئیشێکی ترمە ڕەنگە نەمتوانی بێ بە قسە بکەم بەڵام بە فعل جیاوازتر پەیامێکی زیاتری پێ زۆر هەستم بە ئەزانی لە مناڵیەوە هەستم بە جیاوازیەکانە کرد لە نێوان کوڕ و کچە لە نێوان پورەکانم و مامەکانم و خاڵەکانم و پیاوەکان و ژنەکانە لە ناو خێزانە لە ناو خێزانی گەورەیە ئەمان ئەمە کە ئێمە زۆر جیاوازتریش ڕەنگە لە خەڵکەکانی تر بەڵام هەمیشە ئەمانەم هەست پێ کردووە باشە پرسیارێکی فەلسەفی لەو شێوەیە بکەم کە پەیوەندی ڕۆح و جەستە چۆن لێک ئاڵێنیت و تا چەند ڕۆح تەواوکەری جەستەیە و تا چەند جەستە ئەو پەیامە دروستەی ڕۆحەگەیەنێت ئاخر خۆی ڕۆحە پێتەڵێ ئەو ڕۆحەیە وات لێکا کە تۆ بە جەستە نمایشی بکەی لە ژیانە هەروایە مەسەلەن ئەوەی کە ئەو پێتەڵێتەوە بێ بیکەی بەڵام ئایا ئەتوانی بیکەی چونکە هەموو کەس لە ژیانی خۆیان من تەسەور وایە هەموو کەس خولیای باشی هەیە هیوایەتی باشی هەیە یاخود فکرەی هەیە بۆ ئەوی چۆن بتوانێ بژی بەڵام چ نەتوانێت تەطبیقیکە من لە هەموو ژیانمە ینی ئەمە بۆ خۆمە ئەوەی کە بمەوێ ئەیکەم ئیتر زەرری لێ ئەەکەم جاری وایە قازانجم لێ کرد بەڵام ئەوەی کە قەناعەتم پێێتی و بیری لێ ئەەکەمەوە ئەزانم زۆر کەم ئەوەستم بۆی ینی ڕەنگە زۆر جار ئەمەش ڕاست نەبێت کەم ئەوەستم بیری لێکەمەوە ئەڵێم ئینسانەکانە بێ مەسەلەن تۆ ئەو بەڕاستە زانی بە باش ئەیزانی ئیتر بۆ نەیکەی یا بۆ نەبێ ینی بۆ ئەم هەموو بربەستە لە ژیان تا دروست ببێ خاڵێکی تری بڕوا بەخۆبوونی خودی نییە ئیتر ڕەنگی شەوابێ من بەڕاستی خۆم بڕوان بە خۆمە زۆر بڕوان بەوەیەکە هەر ئیشێکەکەم مەسەن زۆر جار لە بەتایبەتی لە کاتی هەڵبژاردنەکانە بۆ جاری دووەم زۆر دژایەتی کرامەزانەوە ئەو ناچمە ناو سیاسەتەوە کووتمان بەس باسی لایەنە کۆمەڵاتیەکانێکی بەس خۆم هەستم ئەکرد ئەمیس خۆم تاقیکەمەوە بزانم مەگەر چەند دژایەتیش بکرێم ئایا من هەم بەڵام ئەوە زۆر جێگەی دڵخۆشی بوو بۆ خۆم کە هەبووم و بەڕاستی بە دژایەتێکی زۆری حیزب و حتا هەندێک لە لایەنە کەس و کارەکەش بەڵام تۆ دوانی و دەنگێکی باش بێنی ئەمە بۆ خۆم زۆر زۆر گەورە بوو یعنی تەسەور ناکەی ئەمانە ئەم بڕوا بوو خۆن بوونە چۆنە تۆ هیلاکەبی لەگەڵ خۆتە ئیشت کردووە و قەناعەتێکیشە من قەناعەتم بەوەیە گەر تۆ بڕوا بە خۆ بوو بەرەو ئیشە باشەکان ڕۆشتی خۆی گەورەش لەگەڵتایە چونکە ئەوە نیەتە ئەوە ڕۆحە ئەو نیەت و ڕۆحە تۆ چۆن نتوانی ئەدایکی لەسەر ئەم عەرزە لەبەرەو من زۆر بڕوان بەوە هەیە باشە دێیتە قۆناغی هەرزەکاری بەڵێ منداڵی تێدەپەڕێن ئەو قۆناغەوە چۆن تێپەڕاند واللهی بڵێم چی هەرزەکاری لە چەند ساڵی و دەست پێکە لای جەناب واللهی من باەک ژیانی ناخۆشی خۆمانە پێ بڵێم ئێمە لە دوای ئەوەی ئیترکە ئەتوانم بڵێم ئەمۆس ئەناخۆشانە بوو لە ناو ینی لە ناوەڕێمی کوردستانە و ئەوانە ئێمە باوکم چووە دەرەوە لە خان و یعنی ها باسی مەناڵی و بۆ ئەەکەم زۆر زۆر ناخۆش بوو مەسەلەن نەماڵەکەی خۆت دەرکرای هیچینە هەروە فڕێدایتە دەرەوە ئەترسایی لە شوێنان بووی لە ماڵان بووی یعنی ها ئەم شتانە بەڵام ئەوی کە زۆر زۆر لام خۆشە ئێمە
کە مناڵ بووینەوەیە هەموو هەفتەیەکا بوو بە پێنجشەمە بچینایە بۆ ماڵی خاڵم ئیتر خۆشترین کاتمان ئەوە بوو چونکە ئێمە باوکمان لەگەڵانە بوو دایکم و ئەم ئەچین بۆ ماڵ تەمەن زۆر ئەتوانم بڵێم من زۆر هار بووم و برایەکیشم هەبوو نەوەزی برام کە بە ساقەی بم کوڕێکی زۆر باش و بەتوانە ئەوتر توانم بڵم کە ئێستا کوڕێکی زۆر باشە ئەویش بە هەمان شێوە چوون بۆ ماڵی خاڵم طبعاً ئێستاش ئەڵێم باشە چۆن تەحمولیانە کردین بڕواکەی لەسەر دیوارەکان داهێنیشتین هیوە نەبێ یعنی بچین جوورەوە ئیتر ئاوا بوو یعنی ئەم دنیاە هەبوو چەندێ ناخۆش بۆی تیا بوو ئیتر ماڵان کردن و ئیتر دوای ئەوەش کە گەشتینە یعنی ماوەیەکی بەسەرات و ئیتر طبعاً مامێکم کوژرا دوایی ئیتر کوڕی پور کوڕیما ئیتر زۆر ناخۆشیمان بەسەر هاو یعنی تەسەور ناکەی هەمووی تەعزەیە لە دوای تەعزێ بیرم یا مەڵاڵ بووین ئێمە جلی ڕەشیان بۆوە کردین والله لە شەشی ابتیدایی بووین بیژامەکانی ماڵەوەمان ڕەش بوو ئیتر ئەم ناخۆشیانەش هەبوو اینجا هەمیشە ئەڕۆشتین تەقلیدی گەورەکانمانە کردەوە بە جیا بیرمە چوونە هەورەبان تەقلیدی تەعزیەکانمانە وەسا تەعزیە وەکو ئێستانە بوو لە خۆیان بوو ئەوانە بڕواکەی چەند ساڵ بوو ئێمە تەلەڤیزۆنمان نەکردەوە اینجا تەلەڤیزۆنەکەمان هەمیشە پەردەیەکی پێوە بوو یعنی بیرم بێت ئەم تەلەڤیزۆنە نازانم بۆچی ئاوا بوو کە ئێستا ئەو دنیای ئەو ساڵ چۆن بوو درە وایە هەمیشە هەموو ماڵەکە غەمبار بووە کەەوە زۆر غەڵەت بوو مناڵ گوناحی نییەوە خاڵێکی تریشە بوو وەکو ئوسوڵ و عادەت و کۆمەڵایەتێکە بەڵێ زۆر جار کە پرسەیەک دەبوو لە گەڕەکەیە لە کۆڵان هەمووی وابوو فعلا وەڵاهی جوان بوو بەڵام ناخۆشیشی زۆر بوو یعنی ئەو ئینسانە ئەڕوا زۆر ناخۆشە خۆ تۆ لە دڵە دەرناچێ ینی ئێستش ئێمە زیکراتێوانەمان هەموو لە بەڵام ئوسلوبەکانی جوان بوو بەڵام مەسەلەن تەلەڤیزۆن نەکردنەوە و ئەم هەموو جلی ڕەشە و ئەمانش هەمووی تۆ هەر بە خۆی ناخۆشی بوو یعنی زۆر خەم لە دوای خەمە هات یعنی قرس بوو ئیتر دوای ئێمە چوینە ئێران کە چوینە ئێران ئەوێ ڕاستی بێ ئێمە یەکسەر چوینە سنا ئەتوانم بڵێم لە شاری سنا هەندێک لە یعنی زۆر کەم کوردی لێ بوو هەندێک ماڵی لێ بوو وەکو ماڵی نانا کوردی هیوی لێ بوو کوردی عراقی وەکو خۆمان ئەڵێن کوردی ئێرە ئەوەی سەکاڵەن ئەڵە نەبێ بڵێ کوردی باشوور و مەسەلەن کە چوینە ڕۆژهەڵات و بەس من باسێ و کاتی خۆمەکەم کە ئاوا بوو هەمویان زیاتر لە سەقز و ئەوانە بوون ئێمە وەکو ماڵێکی سەرەکی لێوێ بوون ینی ماڵەکەمان بوو بە جێگەیەک هەرچی ئاهاتە ماڵی ئێمە ئەوە زۆر بۆ من خۆش بوو چونکە ئیتر یەکسەر من چوومە ئیتر خوا بە ڕەحمەتی کە ئەو کاتە مامۆستا شێخ عوسمان و ئەوانیش هەموو هەر لەوێ بوون ئەو کاتە ئەوان بزوتنەوە بوون ئەوانیش لە سنەیە بوون ئێمە پەیوەندیمان زۆر بوو لەگەڵیانە ئیتر هەندێک لە عایلەکانی تر بەس بە زۆری ینی هەموو ئەوانەی کە خزم و مەسە ماڵی مامە جعفەر و ئەوانە هەمویان لە سنە بوون ئیتر لە سەقز بوون ئاهاتن بەلای من ئەتوانم بڵام یەکسەر چوومە مەکتەب و خوێندم و توانیم لە ماوەی ئەو ساڵەیە دەرچم ئەمە بۆ خۆی زۆر حروکەکە تا زیرەکیش بووی لە قوتابخانە وەڵاهی باش بووم یعنی زۆر باش بوویت والله طبعا سیرکە ئێمە لە ئێران بووین لە ئێران کە هاتینەوە بۆ عێراقەمە جیازەکە من لەوێ زۆر عیلمی بووم لەبەرەوەی ئەوان یەکسەر لە تقریبا لە چواری عەدادی ئەوانەوە ئەبوو بە علمی علمێکەشیان جیاواز بوو لەگەڵێت من خۆم زیاتر لە ڕیاضیات و ئەمانەیان باشم بەڵام کە هاتینەوە ئیتر لە نەوەتوویەکە من هەستام ئیمتیحانی پێنجی ئەدەبی مایەوە کە ئەو کاتە بەڕاستی زۆر ناخۆش بوو بەڵام چیم کردە بۆایە یعنی ئەدەبێکە چۆنە ئەتوانی سعیتیا بکەیت بەڵام مستەڵەحەکان جیاواز بوون هەموو ئەوانە زۆر هەمووی زۆر جیاواز بوو تر هاتمەوە لێرە و کەسم کردەوە بە خوێندن و ئەوانە باشە باسی قۆناغی هەرسەکاری بۆ نەکردم وەڵامی پرسیارەکەشن لە چی بەخوا زۆر بیرم نایە ناڵم هەرسەکارێکە ئەوم بۆ باس کردم کە ژیانمان زۆر ناخۆش بوو هەمیشە ئاوا بوو یعنی لە ناخۆشیا بووین لێرەش دوای چوینە ئێران بۆ با شەفاف قسە بکەین زۆر جار پەیوەندیەکەی لە نێوان کوڕ و کچدا بەڵێ کوڕەکان باسی خۆیان دەکەن کە من لەگەڵ ئافرەتێکا بووم بەس ئافرەتەکان بۆ جورئەت ناکەن بڵێن من کوڕێکم خۆش ئاخر دەزانی مەسەلەکە لە جورئەت نییە مەسەلەکە سێریکە ئاخر ئەوەیە کە جیاوازی لە نێوان کوڕەکە تۆ هەمیشە کوڕەکە وا پەروەردە کردووە ئازادانەیە ئازایە هیچ بەڵام تۆ کچەکان تو
تەنانەت بازارت چوونە دەرەوەت هەمووی داخراوە یعنی دایکەکە خۆی چۆن پەروەردەیە چۆنەوە باوکەکەی چۆن بێ ئەبێ کچەکەشی وابێ ئیتر لەبەرەوە ڕەنگە ئێمە وەکو خێزانی شێخ و ئەوانە جیاوازتریش بوو بێتین هەرچەنە من دایکە مامۆستایە ینی ئەتوان بڵم خێزانەکەی ئێمە ئەوە نییە بڵام خێزانێکی داخراون بن بەڵام مەسلەی دابوونەریت و ئەوانە زۆر دەوری باشە دایکت مامۆستا بوو باوکیش شێخ بووە باشە مامۆستا و باوکیشم لە کاتی خۆیان پێشەوەی بڕواز و ترمۆزەفۆ لە دائیرە بووە بەڵێ شێخێک و مامۆستایەک مامۆستای تۆ بوون بەڵێ تێگەی مەبەستم باشە لە نێوان ئەم پەروەردەیە دەتەوێت بڵێ من زۆر حەزەری گەنجێتی خۆم کرد هەمومان وایە طبعاً هەموو کەسە بێ حەزەری ینی بە تایبەتی کچ من لە ئێستاشا ئەبێ حەزەری گەنجێتی خۆی بکە چۆن نابێنەی کات چونکە لەبەری تۆ لە کۆمەلگایەکی هەتا ئێستا ژن دەرەجە دووە تا ئێستا ئەو ژن وەکو کوڕێک بەو منطقە بیر ئەکاتەوە ئێوە ئێستا ئێمەتان چەساندوێتەوە باسی مافەکانی خۆتان دەکەنەوە دەڵێن مافمان نییە بەڵێ یعنی ئێستا ئێوە پیاوان چەساندێتەوە ئێمە ئەبێت ڕێکخراوێک بۆ خۆماندانی داتا ناوەکان وەبزانام کاک بورهان باشە سەرۆکی ڕێکخراوەکەیە باشتر ئەمانەوێت ئەو کاتە بێ لۆبی دروستکەین وەڵاهی ئەزانی چی خۆی مەسەلەکە لەوانیە کاردووکیان بێ بەڵام چەند خۆشە تۆ لە کۆمەلگایەکا بژی ژنان و پیاوان جیاوازی نەکرێن لە ڕەفتاریانە لە ئەرکیانە لە مافیانە ئەمەیە کە تۆ کۆمەلگایەکی تەندروستە ئێمە هەموو بۆ ئەمە هەوڵێن منەمەوێت لە خێزانێکا پەروەردە بێ کچ و کوڕەکەم وەکو یەک پەروەردەیان کەم جیاوازی نەکەم لە نێوانیان نە لە خۆشەویستیانە نە لە ڕەفتاریانە چۆن باز لە کچەکەمەکەم نەچیتە دەڕەوە ئەمەنەکەی بە کوڕەکەشم بە هەمان شێوە بێ ئەوەی کە ڕێگەی پێ بۆ کچەکەم بۆ کوڕەکەشی کاتی خۆی مامۆستایەک و شێخێک بە تۆی وت وابە هەتا ئێستاش بە باشت زانیا بەخراک ئەزانی دوای کە گەورابی ئەوانەی کە لە مناڵیا فێر بوو یا لەو تەمەنە گەنجیا پێدوتراوە زۆر دەورێکی جوانی هەبوو زۆر هەندێک بابەتی نایەکسانیەکەنا مەسەلەن کە بۆ کچەکە بەڵام لە ماڵی ئێمە با منێک سەریح بم تەسەورەکەم بۆ کوڕەکانیش بە هەمان شێوە باوکم تەعاملی کردووە لەگەڵیانە ینی وەکو یەک زۆر ئەو جیاوازم لە ناو ماڵەکەی خۆمانە هەست پێ نەکردووە ینی چەند لە من تووڕە بوو بێ بە هەمان شێوە لە براکەشم تووڕە بۆ لە براکانیشم نانە ئەوانە نەبووە من نەمبینیەوە بێ بڵێ با ئەم بێ بەڵام تر کۆمەلگاکە زۆر جاروای کردو کە کوڕەکە بێ دیارتر بیا کوڕەکە ئەو ڕێگەیە بگرێ ئەینا من زۆر نی وەکو ماڵی خۆم بەڵام لە پێش ئێمەیە مەسەلەن پورەکانم لەگەڵ براکانیان زۆر جیاوازیان ئەو پرسیارە بکەم کاریگەری باوکتە زۆر لەسەر بوو یادایکت بۆ نازانم هەز ناکەم هەز بە کاریگەریەکان وەکو یەک ناکەم ینی بەڵام دایکم زۆر ژنێکە لە ژیانیا زۆر کەم تووڕە بوو نەزانێت ژنێکی زۆر هەمیشە حەزی کردو ئەو ماڵە پڕ بێ لە خەڵک ڕازی نەبووە یەکێک لەو ماڵە بە ئێستاشەوە لە پێنجشەمەوە ئێمە زۆری خێزانەکەمان هەموو ڕۆینەوە بۆ ینی بەداخەوە کە ئێستا مامەکانم ینی کەم بوونەتەوە یعنی ئەوانە بەڵام یعنی وا بووە میشە دەرگاکە کراوە بووە بە ئێستاشەوە کراوەیە ئەمە زۆر تەسیرێکی جوانی دروست کردو بۆ تۆ کە تۆ کەسێکی دڵفران بی و باوکیشم زۆر دڵگەورەیە زۆری یعنی ڕاستە تووڕەیە زۆر لەسەر هەموو شتێک یعنی نانا مەسەلەن ئەو زۆر حەزەکات جیاوازە پیاەک بۆ پیاەکی ترها باوکم حەزەکە هەموو ژیانی ترتیب بێ حەزەکە هیچ کەسێک قسەیەکە پێ نەڵێ هیچ کەسێک تۆ ڕۆژێک لە ڕۆژان مەسەن حتا لە سیاسەتیشا قسەیەک نەڵێ بملووە بۆ لا هەتا تۆ تەسیرێکی تووڕەیە زۆر جار ینی ئەی چۆن تووڕەیە چونکە ئینسانەکانی بەرامبەریش توانان پەروەردەشە بەشی خۆی پێم وتم ئەو پەروەردەیە بۆیە تەسیری کردو ڕەنگە لە ژیانی خۆما ئەو بابەتە جوانانم زۆر وەرگرت بێ زۆر بڕوا بوون بە خۆت قسەکردنی خۆت موسەیتربی ئەمانە هەموو ئەوانن کە فێر بوویتیایە ڕێزاخان تەمەنی مناڵی و نۆجوانی تێپەڕێنی لەگەڵ چه هاوڕێیەکدا هەرمای تۆ ئێستش هەر هاوڕێتە مەسەلەن ئەگەر بڵێم چونکە بۆ کووتم من تەمەنێکم هەیە کە
ڕۆشتینە ئێران ئەو ڕەفیقانت کە لێرە بوون قەتع بووی تەواو یعنی دابڕای لێیان کە هاتیشی تۆ تەنها ساڵێک لە مەکتەب و 2 ساڵ لە مەکتەبە ئیتر زۆر ئەوە هاوڕێیەتیەکەی نەکرد بەڵام ئیتر لە زانکۆوە مەسەلەن دوو هاوڕێم هەیە کوێستان و نگین هەتا ئێستا هاوڕێین يعني حتى استا هاورين وتا استا بيوديمان لا كشيخني باشا بلام اوي كوستاني رفيقم كشي احسر شواني بو جاب بتايبتي لكاتي شرينا خويا كزور زورنا خرج مهمه بلام بو اما هردو لامن مثلا كاتك كبارتي هاتا ايرا اوان تقريبا وكحمايه جواب النسر مالك ايما كيتيش مثلا ليره بو حمايه بو مالك اوان امش بو خوي او بيوندي كومالاتي باش وينيكي جوان بو هرچون هبتو هرچند لبيروراكانا جیاوازی بلام انسانیتك هرمينيتو زاني چی من هر لجيان ما يعني با او واقع به زور توش ما يستشالم زور يكيتيم خوش اويتو خوش ويستو انا بلام قد نمقصدو تناو ژیانەی خۆمە وەقەتیش ڕازی نابم بە زمانێکی حیزبی قسە بکەم پەروەردە چکە ئێمە پەروەردەکەی ماڵمانەوە پەروەردە نەکراوین ئەو پەروەردەیە بۆ خۆی مهمە چونکە تۆ لە کۆتایە لە کۆمەلگایە کاژی ڕاستە لە حیزبێکی سیاسی مەسەلەن هیلاک بووی شەڕە کردووە بریندار بوو شەهیدت داوە بەس لە ئەخیرا بۆی خەڵکی ئاسایی خۆش لە کۆمەلگاکەیە بژی باش بتوانێ ژیان بکات نظامێکی باش ڕێزاخان بەدەل لەوانە چ شتێک لە ژیان تا تووڕەت دەکات وەڵا زۆر هەیە بەڕاستی من کاتێک سیرکە کە جیاوازیەکانە بینم زۆر تووڕابم کە وتم باسی سیاست ناکەم بەس کەسی سیاسیەکە بینم کە خاوەنی مەسئولیەتە هەڵەسێ وەکو زمانی خەڵکی ئاسایی قساکە تووڕەمەکە یعنی مەسەل ئەوەیە ینی ئەوانە زۆر تووڕەتەکە زۆر ئەو نایەکسانی و پێ ناخۆشە چکە لە کۆمەلگایە تۆ نەهاتووی بۆ ئەوەی وەکو تاکیش هەڵم حتا وەکو تاکیش هیچ کەسێ بۆی نییە ڕاستە توانە و زیرەکی و پێگە و ئەمانە خۆت ئەتوانی بەتوانەی خۆ بەدەستی بخەیت و دەستی کە ڕەنگە زۆر کەسی کەش وەکو من هەموو فڕسەتانەی بۆ هاتبێتە پێشەوە بەڵام نەیتوانی بێ ئەوە بکە یعنی بەڵام هیچ یعنی ئەوەی کە ڕێزانی شەغ لێ دەستە پێی گەشتووە ڕاستە من زۆر سوپاسی خێزانەکەمەکەم خانەوات هەموو ئەوانە کە ئەوان توانیویانە یەکەم تۆ نمونەیەکی جوان بن کە توی تەناو کۆمەلگایە قساکەی خەڵک نمونەیەکی جوان لێک بەڵام دوایی تر ئەوە خۆم بووم هەوڵم ماوە خۆم بووم ئیسباتم کردووە لە ناو خێزانەکەیە هەزارها ڕێزانی کەیتیایە بە کوڕ بچیشەوە بەڵام ئایا هەمویان توانیوانە بگەنەوە لەبەر ئەوە هیلاکیەکەی خۆمە زەحمەتەکانی خۆمە قبولکردن و ناخۆشیەکان و شکستەکانە جارێکی تر دروستی کردومەتەوە لەبەرەوەمانە هەموو ئەوانن بەڵام ناخۆشی زۆرە من وەکو وتم نائەدالەتیم پێ ناخۆشە کاتێ بڕیارێک لە ناو دادگایە بەناحەق بەرامبەر بە ژنێک دەرەچێ مناڵێک دەرەچێ زۆر پێم ناخۆشە کاتێک قانونێک دەرەچێت زۆر بە تەفاسیل بە وردی باسی دەکەم کە گرنگن لە لای منیش ئەو کەیس و بابەتانەی کە هاتوونەتە لای ئێوە سەرنجڕاکێشان یا ئەوەی کە ئەزیەتی دابن تا کۆتایی بەڵام باس لە ژیانە سادەکەی خۆت لەم بەشەدا بۆم بکە دەزانی چی حەزەکەم هەمووی ڕێک بێ هەموو شتێک لەو ماڵەیەکەیەمەوە ئەوەی کە خۆمەوەکو خۆی بێ مەسەلەن بێ ئەڵێم با ئەمەوە بێ یعنی حەزەکەم هەموو کەس بیر کاتەوە لەوەی کە لە ژیا سفرەیەکدا ناخی حەزەکەم بیری لەکەی تۆ کە چۆن داخی بزانی تەرتیبی هەبێ یعنی زۆر بەمانە پێم ناخۆشە بێ هێزی خۆت ئیجبار ناگەی بەسە بەرامبەرەکەیە وەڵای زۆر ئەو مشکیلێ خراپە نا بەس لەگەڵەوە شا بەخوا زۆر ینی تەقبولی بەرامبەری شەکان ئاوان وڵی مەرج نییە بەڵام ئیتر حەزی شەکەین کە ئەویش بۆ باشترکردنی ئەو کەسەیە یاخۆت کە تووڕە ئەبیلی حەزەکەی باشتر ئیش بکە چونکە ئینسانە بێ ئەمە بەکاربێنێ زۆر خۆشە بەپی تەجروبە و تەمەن و بەرکەوتنەکان تۆوانەکە بە بەرامبەرەکە دەڵێیت لەبەرەوە کە هەڵەیەکی کرد دەتەوێت سەر ئەو هەڵەیە بەردەوام نەبێت لەبەرەوە بڕیاری خۆ یا خۆشم جاری وایە خۆ مەرج نییە جاری وایە ئێستا مثلا من لە ماڵێکی خۆمانە لەگەڵ کچەکەمان جاری ئەگەر
قسەیەکم کرد بێ لە شوێنێ یا جاری وایە قسەیەکەکەی لەو جێگا یا جاری وایە مقابلەیەکی تەلەڤیزیۆن هەیە کە من خۆم قەت سەیری مقابلەی خۆم ناکەمەوە نایکەیتەوە قەت سەیری ناکەمەوە حەزیش ناکەم ئێمە چی بکەین نا ئەوەی کە ئیگڵێم واقعە ینی مەسەلەن ترسم نییە بڵێ مەڵا بزانم لە یا چیم و تو یا چیم نەوتۆ هەمیشەوام لە جێگایە کە قسە ئەەکەم ئیتر ئەزانم من چۆن قسە ئەەکەم ینی ئەوە نییە نەتەسەنوعەکەم لە قسەکردنا نەتەسەنوعیشەکەم لە ڕەفتارما لەبەرەوە ئەو واقعەوەیە بێت تۆ خۆت کەسێکی واقعی بیت. ئێستا ئێمە لە دنیایەکان دنیای دیجیتال میدیا و ماس میدیا و تۆڕەکان بە تەواوەتی ڕۆژ بە ڕۆژ گەفراوانتر نەبن کەمتر نابنەوە ئەیش بەو دەسەڵاتە بە هێزی خۆیەوە هاتوۆتە نێو دەسەڵاتەکانی ترەوە. یعنی ئێمە جاران دەمانگوت دەسەڵاتی چوارەم وەکو ڕاگەیاندن ئێستا چەندین دەسەڵاتی بەهێزتر هاتوونەتە نێوە. ترست لە بەهێزبوونی ئەم دەسەڵاتانە هەیە؟ ئەزانی خۆی بۆ خۆی گرنگە بەس لە کۆتایی شامرۆڤ لە هەمووی مهمترە. چەنە ئێستا هەمومان ئەڵێن تخوا بە ChatGPT یا بە هەر یەکێک لەمانە بڵێن ئەمەمان بۆ ئامادەکە مەسەڵەن پرۆژەیەک چی مەوێ ڕاستە بۆتە ئامادەکە بەڵام بەڕاستی دوای خۆت بە ڕۆحی خۆت جوانترە توانی ڕێکی کەیتەوە هاوکارتە بەڵام ناڵێم جێگی تۆ ئەگرێتەوە ئەمەوێ لایحەیەک بنووسم مستەحیلە ئەو ڕۆحی من کە هەمە بۆ ئەو کەسە لەو دقەیە ئەمەوێ بۆی بنووسم ئەو بتوانێت یا تعبیری کە ئەگەر خۆت بە خاوەنی تعبیربی من باز لەوە ناکەم ئەگەر یەکێک نە مشکی بەکاربێنێ نە عەقڵی بەکاربێنێ نە ڕۆحی بەکاربێنێ نە جەستەی بەکاربێنێ بۆ هیچ شتێک ئەوە جایەوە بۆ خۆی بەڵام کە تۆ هیلاکبی لە خۆتان نانا هەمووی دەوری خۆی ئێستا سەرنجی نووسەرەکان زۆرەیە بابەتەکانیان زۆرجار دەخوێنمەوە وەکە بابەتەکەشم خوێندەوە ڕاستە و ڕاست بابەتەکە کۆپی دەکەم و داوا لە AI دەکەم ئایا ئەم بابەتە کۆپیکراوە وەرگیراوە پێم دەڵێت بەداخەوە ینی لە ئێستەیە هەموو بابەتەکانی نووسەرەکانمان کۆپیکراون لە AI وەردەگیرن خۆشی دەکا بە نووسەر بەسەرتەوە جاران جەنابتان لەبیرتان لە نەوەدەکان تا دەگەشتینە 2000ەکان ئێمە خوێندنەوەی زۆر باشمان دەکرد چەندین بە دوواداچوون و کتێبمان دەخوێندەوە ئەو کاتە دەمانتوانی بە خۆمان بڵێن ئەگەر نووسەر وانە بەس ئێستا کەسێک لە ماوە بە کۆپی ئەمە زۆر جوان بۆ من ئەمەوێ لەسەر ماڵە مەسەلەن تۆ پەرلەمانتاری بۆ نمونە نووسەر نیت هیچ پێویست ناکات تۆ دانیشی پڕۆی نووسین بڵاوکەیتەوە هیچ پێویست ناکە چونکە هەمووی خصوصیاتی خۆی هەیە نووسەر تایبەتبەندی خۆی هەیە خۆی نووسەرە خۆی خوا ئەو ئیلهامەی پێبەخشیوە کە بتوانێت بەم نووسینانەی یعنی ئەبێ عەقلی جیاوازتر بێنە کەس ئەمە خۆ هەڵواسینە یعنی من زۆر جارە من بینیوە یعنی مەسەلەن ئێستا بۆ نمونە حتا باسێواکە بەڵێم یەکێک کە بلۆگەرە ئەبێت بەوەی کە دیعایە بۆ بابەتێکەکە بەڕاستی ئەوە توانای خۆیەتی ئیمکانێتی خۆیەتی کە ئەتوانێت چەند بیگەێنێ باشە وانە دیعایە ئەکا بەما بەس مەفروض نییە هەموو کەسێ بێ ئەمە بکە مەفروض نییە مەسەلەن من ئەوم هەیە خۆم دانیشم بیکەم لەبەرەوەی هەر کەسە ئیشەکانی خۆی ئەگەر ئەم جیاوازی ئیشانە هەمووی ببێ بە یەک ئەو کاتە کەسایەتەکانیش خۆیان وەکو ئێستا قیمەتیان نامێنێ مەسەلەن ئەو ساکەیەکێک ئینووسی ئێستش مەسەلەن هەندێک لەو کەسانەی کە تۆ ئەزانی مەسەلەن بۆ نمونە هەندێک لەوانەی کە ناقدن کە بەڕاستی نووسینیان هەیە و ئەزانی دەوری هەیە لە نووسینیەکانە کە نووسینێکە کایەک سەرنجڕاکێشە چونکە ئەزانی واقع خۆیەتی ئیتر بۆ نمونە مەسەلەن من ئەڵێم یعنی ئەو خەڵکانە کە خۆم بەلامەوە مۆحتەما ئیتر مەرج نییە خۆ من هاوڕای بم مەرج نییە وەکۆ بم ئێستا بۆ نمونە کاک عارف قوربانی من بار بۆ دوور کەوتۆتەوە چی بەڵام کە کاتێک گێتەوە لەبەرەوەی تو خۆت دەزانی ئەمە کەسێکە ینی جیاواز بۆ لە خەڵکەکانی تر لە زەمنێکە ئەوەت لەلا ماوە هەمیشە یعنی بۆیە ئەمە بنمونە چەنەها کەسی تر وەکو ئەو کە ناقدەکە شیکاری سیاسیەکە کە ئەزانی دەور و لە گۆڕانکاریەکانە دەوری هەیە ئەمە تۆ خوب ئەو ینی مەبەستمەوەی ئەمە یەکێکە کە بۆ نمونەی ئێستا بۆ نمونە مەسەلەن ڕێبین هەردیە بۆ یعنی ئەم کەسانە هەستەکەی تۆ خۆت بۆ خۆیان باشە خۆیان دروست کردووە لەو بابەتەیە وەکو خودی خۆت چ بابەتێک زۆر دەخوێنیتەوە دوای ئەم پرسیارە دەچمە ناوبڕیش وەڵی سێریکە هەندێک وەکو ئەوی کە هەر بابەتێ لەسەر سیاست بێ و زۆر متابعی زۆرەکەم
چونکە پێویستمان بەوەی لەم کۆمەڵگایە و بە تایبەتی ژنی سیاسی ئەبێ زۆر وشیارتر بێ لە کراوی سیاسی چونکە ئێمە دوو چەمکمان هەیە چەمکێکەوەیە کە تۆ ژنیت لە ئەخیرا ئەوەی کە باسی لە ئێکەن ڕۆحی ئاشتی و ئاشتەوای و بیرکردنەوەی زیاتر و بەما یعنی زۆر بۆ سوڵتەکە هەوڵی شنای ئەوەندە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی مەحتەوای ئەو ئیشە چەنێ خزمەتەکە لە سیاسەتا بۆ کۆمەڵگاکە یعنی ئەمە بیری لەکەیتەوە من زۆر بابەتی سیاسی زۆر حەزم لێت ینی بە ڕۆژانە متابعەیەکی باشەکەم بابەتە قانونیەکانیش حەزم لێتی بەڵام فەلسەفی و ئەوانە بەڕاستی زۆر کەم یعنی زۆر جار مەسەلەن کتێبەکانی بەختیار عەلی ئەخوێنمەوە حەزم لێت ێستا لەم ڕۆژانەیە سەیرمە کرد کتێبێکی هەبوو نەزانم خوا دەمێکیشە دەرچوو هەرەوە نییە کە کردمەوە ڕاوە کێشەیە ئەوە نییە زۆر جار ئەو کتێبانەشە بەڵام زۆر جار کتێبی تریشەیە کە خوێندومەتەوە هیچ ڕان ناکێشێ ینی ئەو ڕۆحەت نابا بەخۆی هەستێکی نایە وشەی جوانی تیانە ئەنی بۆت مەسەلەن کتێبەکانی ئەو کە سەیرەکەی ناڵێ من زۆرامەیە خوێنمەوە بەڵام هەندێک لەوانەی کەی خوێنمەوە سەیرەکەی ئەو خاتە ڕێک ئەڵی تۆ لەویایی حەزناکی بیتە دەرە ئیتر لە بەروا لێکا یەکسەر کتێبەکە داخەیت و لە لای خۆتۆ داینەی هەستی بیتەوە جارێکی تر میخوێنیت بەڵام زۆر ینی زۆر ناخوێنمەوە ینی ئەو کولانەیە میشاڵم زۆر کتێبەکەم بەڵام ئەوانەی کە خۆم پێویستم پێیەتی با زۆر باشە ڕێزان خان دەڵێن دەنگیشی خۆشە من نەوەڵڵا نە گۆرانی ئەزانم نە شعر ئەزانم نە هەڵپەڕکی ئەزانم یعنی کەس هیچ زۆر خراپم لەو نەوەڵڵا هیچ یعنی هینم نییە ینی بەداخەوە کە منە بۆ حەزەکەم زۆر حەزم لە شێعر بێ بەڵام بەخوا زۆریش حەزم شەعر جوانە هەستێکی هەست و ئەحساسی کەسایەتەکان زۆر دەرەخات بۆ بەرامبەر وەڵڵاهی نازانم زۆر پرسیار کەم کە بۆ من نییە ئەم پرسیارانە بەڵام ئافرەتەکان ئەوانەی کە چاویان لە ئێمە هەیە لەم بەرنامەدا کە جەنابە دەبینن ئەم پرسیارانەیان بۆ دروستێ بالەزاری ئەوانە ئەو پرسیارانە بکەم زۆر باسی قژت دەکەن باشە ئەڵێن قژی خۆیەتی واللهی خۆی ئیتر ئەگەرەوەی من بناسێوەتوانم هەر ئەمەیە ئیتر ڕۆڵە خۆیەتی بەخوا ئەی چۆن بە پڕی و درێژی و ئەوەیە دیارە خواگیان خۆی وای ئەڵەن چی ئاوی دڵە خوات ئاوی دڵە وانە وە زۆر جاریش من ناڵم زۆر ئەزێتی خۆم نایە سێدیکە مەسەلەن حتا ئەگەر مۆزوعێکیش زۆر پێم ناخۆش بێ زۆر خەفەتی لێ بخۆم زۆر کۆمم کەمەیاڵم بەسەرمەوە بێ یعنی بمێنێتەوە بەسەرمەوە هەوڵەیەم تێپەڕێنە باشە مەسەلەن حتا کەسە خۆشەویستانەشت لێڕوا زۆر بێتاقەتەبی زۆر یعنی مەسەلە من ماوەی پێشووتر بۆ مامەم زۆر بێتاقەت بووم یعنی ئەو نەبێت تاقەت بووم نەمەزانانی چکە زۆر کەسێکی باش و یعنی قرس بوو ڕاستە یعنی ئەوەی تەوەقعمان ئەکرەوە بێ کە مام حسێن کۆچی دوای بکە زۆر کەواتە دەتەوێت بڵێ بەڵام ئیتر دوای شەڵی چیەکەی مهمە دایم بیر لە ئیشە باشەکانی لە قسە خۆشەکانی ئەچینەوە بۆ ئاوایی سێری کە ئەچینەوە بۆ ئاوایی هەمیشە ئەو یەکەم کەس بوو بێت قسەمان لەگەڵکە لەگەڵمان نابێ ها حافیزی بکە بەخێ ئەنی ئیتر هەموو ئەم شتە جوانانەی چەند خۆشە کەماوەتەوە لەلات باشە یادگاریەکان جوانن بەس تۆ پێم دەڵێیت زۆر لە مەرگی ئازیزانت دەترسیت زۆر هەروەڵێم بەڵێم یعنی حەز ناکەم هیچ کەس ببین لە مەرگی کێ دەترسیت واللهی ئیتر ئەو کەسانی کە زۆرم خۆشەوێن زۆر کێ زۆر یعنی خوانەکە ینی حەز ناکەم قەت باسی کەم بەس ئەو کەسانی کە زۆرم خۆشێن حەزەکەم من پێش هەمویان بم هەمیشەوەڵم هەر ئەوواڵم وەڵام یعنی حەز ناکەم بیبینم چونکە زۆر ناخۆشە ئەو خەڵکی کە خۆشتەوی و کەستە و ئیتر یعنی کە لێت بڕواونەی بینیتەوە قرس عاتفی دوانیە ئەڕۆڵا ئەوە دیار نیم بەس وایە زۆر شتێک دیارە نا بەخوا زۆر ینی زۆر جار کە باس لە با بڵێن لە دەستدانی کەسەکانت دەکەیت چاوەکانت هەر دەبن زۆر ناخۆش زۆر باشە نامەوە بتبەمە ئەو دۆخەوە چونکە من هاتووم باس لە یادگاریە جوانەکان بکەین ئستاتیکا بکەین بەواتە تەواوەتیە جوان ناسیەکانی جەناب قسە لەسەرکەین ئەندام پەرلەمانەکان ئەوانەی لە ئەنجومەی نوێنەران ئەوانەی لە کوردستانن یا ئەوانەی کچە شێخن
ئەڵێن جلوبەرگی زۆریانەیە و حسابی جلوبەرگی خۆیان نازانن. یعنی لە چیا مەسەن نمونە ئافرەتەکان ئەوەندە جلی کوردیان هەیە ئەخرە زانی چۆنە مەسەلەن سێریکە جلی کوردی حسابی جلەکانی خۆ دەزانی چۆنە ئەزانی چۆنە مەسەلەن لە جلی کوردیا چێت تۆ هەمیشە ئەسا ئەوەی کە هەرزانە بەڕاستی جلی کوردیا زۆر زۆر هەرزانە یەکەم یعنی هەرزانە دومیش تۆم هەمیشە حەزەکەی من زۆر ڕەش لەبەرەکەم ڕەش لەبەرەوەی هەر لەبەریکە و زۆر زۆراتیادی و هەر ڕەنگەشی ینی مەسەلەن 1000 جار ڕەنگەم کەوایە لەبەر کرد بێت دووبارەش زۆر زۆر تەبیعیش مەسەلەن ئەوەیە نا یعنی تۆیە بەڵام تەرتیبەکە مهمە تۆ چۆن بە تەرتیب جل لەبەرەکەی چۆن ئێتیمامی پێی پاک و تەمیز بێ بۆنی خۆش بێ ینی ئەوانە من زۆر زۆر ئێتیمامەیەم بەوە و زۆر تەعاملیشم ئەمەی کە زۆر ناخۆشە بۆی باسی کەم تعامل زۆر لەگەڵ لوت و بۆنکردنم بەرامبەرەکەم پێناسێنە زۆر زۆر ئەمە گەورەترین کێشەمە لە ژیان باشە هەرزانترین جل کە کڕی بێتت ئەمە کۆتا پرسیاریان باشەمە هەرزانترین جل کە کڕی بێتت بە چەند کڕیوتە هیچ کراسێک کە تۆ ێستا بە تایبەتی لەم کراسە سادانە ئەو پەڕی 10,000 دینار 10,000 ئەی چی ئەچیتە کۆنەکان و ناوبازار نا من قەت حەزم بۆ لەبەری خۆم طبیعەتم خراپە ینی زۆر زۆر حساسم زۆر طبیعەتم خراپە ینی هینم بەرامبەر بەوانە هەیە بەزەن کۆنا خۆ زۆر کەس ئێستا ئەچێت ئەنواع شتی جوانینە بەڵام هەر خۆم بە طبیعەت دڵم خراپە ینی لە هەموو شتێکا حتا لە ئیشکردنا لە هەموو شتێکا چیتە دوکانێکە و معاملەکەیت وڵی حەسەبی ئەو کەسەیە زۆر کەم ئەیکەم ینی خاستن کە تۆ ینی خەڵکەکانە محەددەداچی بۆ جلی مەسەلەن ئەو جلانەی کە من ئەمەیە ئەو شوێنانی کە ئەچم محەددەن ینی هی ئەوە نییە کە من بڕۆ معاملەی لەگەڵاکەم باشە بەس هەر کەمیشەی کەم زۆر حەزم لێنی ئەڵم یعنی زەمیری ئەو کەسە تەسەور ناکەم ئەو من هەڵخەڵەتێنێ نازانم ئەم سیقەم بەخۆمە ئەڵم زۆر سیقەم بەخۆمە من بازارەکەش ئازادە زۆر جار وەڵی ینی ئیتر زۆریش هین نییە ئەزان چۆن ێستا زۆر بە شوێنەکان سیارەکەی لەسەر ئەوە بۆ خۆی باش ڕێزان خان گوێ لە گۆرانی دەگریت وایە پێ بڵام چی کەم لەنێ ئۆتۆمبیلدا لەنێ ئۆفیسدا ینی کەم وەڵی لە دەنگی چ هونەرمەندێک دەگریت چ گۆرانێک دەگری کە سەرنجە ڕاکێشێ لەگەڵی خۆیان وەکو کتێبێک بتخوێنێتەوە بیخوێنیتەوە وەڵی من لە عەرەبەکانان کە حەزم لێ بێ ینی لەکەم کازمم حەز لێ لە کوردیە وەڵی محەدەد نییە ینی شتێک هەموو دەنگە جوان و ڕەسەنان ینی محەدەد نییە قەزدم ئەوەیە گوێ ئەگرم لە هەمووی ینی گوێ نایەمە ینی بەس ئەوە نییە من زۆر متەئسیر بم بە شەخسێکی معەن وەکو گۆرانی هەم ڕابردوو هەم سەردەمیش مامۆستا عەدنان کەریمان هەیە خۆشەڵەنگی زۆر وایە چەندین مامۆستامان مامۆستا باجەت یەحیامان هەیە وانە دیاری قەرەخیمان هەیە دیاری قەرەداغی جیانی خەیار هونەرمەندی جوان ئەنجا کچەکانمان هەیە کیژانمان هەیە حەزی لە دەنگی کامیانە گوێ بگرین وەڵی یعنی ناڵم زۆر تایبەتمەند نییە کەسیان هەمویان هەر کەسێ هەر گۆرانیەک تیادی خۆش بگەیت باشە گوێ لە مامۆستا عەدنان کەریم دەی باش ئەو بە تایبەتی بەداخۆ کۆنسەرتێکی بۆ حەزیشمە کرد بچم بەس لەبەرەوەی لە تەعزییا بووین نەمانتوانێت باش پاش و چەند دێمەولاتە لەوێوە باخچەی خانەقا دیارە مێرگوزارێکی تڕ و ئاودارە بنی شێرەوە سارلقی چڵێ دەستکارە ناڵام هەردەم بۆ گوڵێ بنی شێرەوە سارلقی چڵێ دەستکارە ناڵام هەردەم بۆ گوڵێ زۆرم پێخۆشە وەک باخچەی بەهار بگاشێیتەوە لەدام جۆی و بار ئەو گوڵ خونچەیە دەمی کاتەوە خەمی کۆنە و نوێم لەبیر باتەوە پێی بڵێن تەنها هەر تۆ
تۆشای گوڵی سەربەستی ئارامی دڵی پێی بڵێن تەنها هەر تۆشای گوڵی سەربەستی ئارامی دڵی. دووبارە سڵاوتان دەبێت. ڕێزان خان گوێمان لە دەنگی مامۆستا عەدنان کەریم کرد، یەکێکە لە دەنگە ڕەسەن و جوانەکان کە هەمیشە بە زیندویەتی دەمێنێتەوە و خزمەتێکی باشیشی بە هونەری کوردی کرد بە دەنگەکەی. دەکرێت بڵێن هونەر پەیامێکی با بڵێن جەستە ئارامکردنەوەیە، چۆن مامۆستایەکی دەرونی یا کەسایەتێکی دەرونی زۆر جار وەکو دەروون مرتاحەکەی کەسێک کە پێویستی پێبێ ئەمەی بۆ دەنووسێت. گوێگرتن لە گۆرانی ئەو واتایە دەگەینێ لا جەنابتان؟ ئەوە لای من کاتێک کە لە ڕێکخراوی هارتلاند بووم، ئێمە زۆر ئیشمانە کرد بە تایبەتی لەسەر کیسەکان و زیاتر لەگەڵ ڕێکخراوە لۆکەڵەکانە ئیشمانە کرد. بەڵام ئیتر زۆر جار تۆ حساب کە مەسەلەن 6 منەظەمە لە 6 شاری جیاواز کە کێشەیەکە بوو یەکسەر بۆیان باسە کردی ئەوانەوە بە تایبەتی ئەو کاتام کە ئێستا ڕێکخراوی و چانە ئەو کاتە سنتەرێک بوو کە سەر سنتەری زەبری دەرونی بوو سەر بە ڕێکخراوی هارتلاند بە دەستخۆشیەوە بۆ دکتۆر ئەحمەد و کاک سەڵاحوانە کە تا ئێستا بەردەوامن، یعنی بەڕاستی دەستیان بەس ئەو کاتانە مناڵێم کە ئەچوین و زۆر لە کیسەکانمان هەبوو بارودۆخیان خراپ بوو، مناڵان کە هەندێک مناڵمان هەبوو اختصابەکران ئیترچی یعنی قرس بوو ئیتر کە ئەهاتمەوە نەئەبوایە ئەمە تێکەڵ بووە. جا من زۆر حەزم لە ئیشە، یعنی یەکێکم لەوانەی تر بەناوبانم، یعنی ئیش شتێک نییە لی بێزار ببم. ئەنی بۆ نمونە کیسێک تەلەفۆنم لەگەڵ کاکێشەی هەبێ 12 شەو هەبێ مستعدم هەتا بەیانی من لەگەڵ یابم، یعنی ئەڵم چۆن بتوانم ئەو کەسە بەو لەحظەیە بتوانم لە کاتێکە هاوکاریەکی بکەم لەو میحنەتەی بێتە دەڕەوە، چکە هەموو جار هەر کەسێکە بێ خۆم ئەخەمە جێگەی ئەو کەسە ئەڵێم ئەگەر من وابم کێ توانێ ڕزگارم بکە. اینجا زۆر جارەشم وچی ڕەنگە بە غەڵەتیش بە من هەموو مناڵەکانی من باوکیان هەیە کە سوکارێکی باشیان هەیە توانن خزمەتیان، بەڵام ئەم کیسە کە هاتۆتە لای من کەسی نییە لە خراپترین بارودۆخە ئێمە چۆن بتوانین هاوکاری پێشکەشکەین. یعنی ئەمە بیرکردنەوەی من بوو. اینجا کا هاتمەمە بۆ ئەوەی ئەوە بیر لەوە نەکەمەوە ئێستا کە ئەڕۆمە ماڵەوە ئتر ناڵەمەوە دەستخۆشی بۆوان چونکە بۆ تەلارخان کەەوەی کێک بوو لە معالیجە نەفسەکانی بە ئێستاشەوە ڕەفیقێکی خۆشەویستمە، چۆن تۆ خۆدواکی لەو سترێسە بیتە دەرەوە، چونکە ئەگەر لەو سترێسە نەیتە دەرەوە توش بە خۆت نازانێ ئەبی بە پیس، ینی ڕێک وات لێ، ینی تونت ڕەفتارەکەی چیەکەی لەوانەیە. ئیتر لەبەرەوە کە هاتمەوە هەموو ڕۆژەیە هەر گۆرانیەک بواە بە تایبەتی جام ینی گۆرانیەکانی عەدنان کەریم وەکو خۆمتم کە زۆر حەزم لە کاظم سایر بوو خیر سەوتم ئەیە لەناو ئەو سیارەیە بۆ ئیتر هەموو تەرکیزم لەسەر ئەوە بێ یەک پیاسەینا و سلێمانی مەکرد اینجا هاتمەوە ماڵی خۆمان زۆربەی کاتەکان وامە کرد بۆچی بۆ ئەوی کە هاتمەوە هینکەم ئیتر ئێستاش مەسەلەن جاری وای ئەگەر شتێکی وا بێ یا گوێ لە بەرنامەیەکە گرم یاخود ئەچمە ناو مۆزوعێکەوە کە ئەو مۆزوعە ناخۆشە بچێتە دەرەوە بۆی بتوانم لە ژیانە ئاساییەکە بەردەوام بکەم. باسی لە وچانەکەدا باسی وەرزشت کرد. بەڵێ وەرزش دەکەیت؟ بەڵێ. چ بوارێکی وەرزش؟ وەڵی تر بواری وەرزش ینی محەدد نییە بڵامەوە چێ، بەڵام پیاساکەم ڕۆژبوون هەندێک وەرزش هەیە کە لە ماڵەوە بۆ خۆم ئەیکەم لەسەر ئەنتەرنێت دامناوە، ینی پێداویستیەکانی وەرزشیت هەیە لە ماڵەوە بۆ خۆتە وەرز؟ بەڵێ ئەڕۆڵا مەسەلەن پاسکیل و هەندێک لەوانەوەی تر زیاتریش ئەوانەی جەستەیی بکەی بۆ خۆت باشترە بۆ سیحەتی خۆت. باشە لەش ساغ بیت تەمەن درێژ بیت هەندێک بابەتمان باس کرد کە ژیانی سادەی خۆت بوون. ئێستا کاتی ئەوەیە کە باسدا سەرکەوتنی ئەو بوارە بکەین کە جەنابتان تێدا خاڵبوونەتەوە لەلایەکەوە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقن. لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا شەڕ لەسەر مافەکانی گەلی کوردستان دەکەن، لەسەر هاوڵاتیان و چین و توێژان دەکەن کە ئەو زەمەن و کاتە تەواو دەبێت دەیتەوە سلێمانی و شەڕ لەسەر ئافرەتان و ژنان دەکەیت وەکو پارێزەرێک. بەڵام لەلایەکی کەشەوە دەتوانی وەکو کچە شێخێک وەکو ئەو ئەندام پەرلەمانانە ئەوانەی لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا بوون
دەتوانی بۆ خۆ دانیشی تو قەت بەسەر هیچەوە نەبێ بڕۆستمان لە وڵاتی ئەم سەرەوەسەری خۆ بکەیت ئیقامە وەرگرتەوە وانە؟ زۆر بەی زۆریان و لە کاتی باشە. پەرلەمانیان ڕۆشتن یەکسەر جیاوازیان کڕی و چیان کرد و ئەمەد ئەمانەوە بۆ ئێستا کەس هەر ئەمەد بۆ نازانێت نەکرد ئەزانی چۆنە سێریکە هەموو کاتێک کە تۆ مەسئولێتێکی گەورە ئەگریتە دەست بە تایبەتی پەرلەمانتاری گەورەترین پێگەیە لە لای من بەڵێ سەرۆکی کۆماری وڵاتەکە لە بەردەمی تۆیە سوێنەخوا سەرۆکی هەرێم لە بەردەمی پەرلەمانتارا سوێنەخوا کەواتە تۆ مەسئولێتێکی گەورە اینجا دوایە بە دەنگی خەڵک ڕۆشتی واتە ئەم دەنگە کۆتایی پێ نایە تۆ بێ لەگەڵ یانابی بەردەوام بێ ڕاست ئەنجومەنی نوێنەران تەواو بۆ کۆی کە ڕێزانی شەغل لە پەرلەمانتار بێ بەڵام وەکو پەرلەمانتارێکی پێش و هەمیشە بە ئێستاشەوە لەسەر هەم مافی نەتەوەکەم ئیتر بە هەموو شێو خەڵکەکەم تاکەکان ئەوەی بە من بکرێ من هەست دەکەم تۆ بادەم گەشتیتە پێگەیەک خزمەتی خەڵکە کردووە بێ بەردەوام بی ئەم خزمەتکردنە کاتێک نییە و بڕۆی تر ئیسراحەتی لێ بکەی تەنها 4 ساڵۆک و چۆن ئەڵێ بم بە مدیری جێگایەک و وازی لێنم نا ئەمە جیاوازە ئیتر ڕەنگە وەکو ئەوش بێ کە هەر خۆم پێشتر لەبەر لە ڕێکخراوە ئیشم کردووە پارێزەر بووم ڕەنگە ئەمە ئەو ڕۆحەبێ هەرتیایە منە مابێتەوە حەزم نەکردو جیاواز بم لە خەڵکەکانی تر چۆن هاوڵاتێکی ئاسایی ئەڕوا ڤیزە وەرەگرێ بە هەمان شێوەی ئەو هاوڵاتی ئاسایی میشە چۆن باشە ڕێزان خان بە ئەو پرسیارە بکەم پێویستە بەوە بوو بچیتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق مانگانە موچەیەکت هەبێ و چەند پاسەوانی و چەند ئیمتیازاتێکی پێ بدرێت سیدکەما منی قسە و پێ بڵام من کە لێرە لە ڕێکخراوەکانە ئیشمانە کرد ئەم نقطەیە بوو کەوای لێ من کرد بچ بە ناو پەرلەمان پرۆژە یاسایەکت هەبوو جارێ بە تایبەتی لە کاتی ڕوبەڕوونەوەی پرۆژە یاسای بەرەنگاربوونی توتیژی خێزانی چیمانە کرد لەگەڵ پەرلەمانتارانە چۆن داهانیشتین ئەو هەموو هەوڵە جددیە لێت لە عێراق بە هەمان شێوە کاتێک کە یاسای ئەو کاتی ئەتوانم لەم یاسای ڕوبەڕووبوونەوەی بازرگانی کردن بە مرۆڤەوە چۆن لەگەڵ پەرلەمانتارانە ئیشت ئەمانە هەمووی وایلێک ئەموو باشە ئەگەر من خۆم ببم بە پەرلەمانتار ڕەنگە باشتر لە ناو پەرلەمانە بتوانم ئەم یاسایانە دەرکەم هەمواری ئەم یاسایانە بکەم یعنی خولیاکەی تۆ لەم ئیشەوە بوو ئەینا خولیاکەی تۆ بۆەوە نەبوو کە پەرلەمانتار بیت و مەسەلەن ئیمتیازات و ئەمانە ئەوەنە گرنگی نەبوو بەلای منەوە ئەوەندەی گرنگی ئیشەکەم بوو ڕەنگە مە خەڵکیش ئێستاشکە گوێی لە من بێ شایەتی ئەوم بۆ با بەڕاستی من بەو ڕۆحەوە چوومە ئەوێ ئیشم کرد بەڕاستی ڕێک ڕۆژ لە ڕەفیقەکانم لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە کەسایەتیەکان دوور نەکەوتمەوە بە پێچەوانەوە کامەی ئیشی بەغدای هەبوو بێ حەزم کردووە بێتە ئەوێ من بتوانم هاوکاری بکەم کامەی پرۆژەی بەرەو باشتر بوو بێ و دوای ئەوە پەیوەندیکی زۆر لەگەڵ هەموو شارەکانی تری عێراق ڕێکخراوەکانیان کە بتوانن لە ناو پەرلەمانە ئێمە پاڵپشتی ئێمە بن بۆ یاساکە لەبەر ئەمڕۆ هەبوو کە منی گیانە ئەوێ ئەینا ئەوە نەبوو کە بڵێم تۆ لەمانەت کەم نییە چونکە ڕاستە هەمووی بەڵام بەتوانای خۆت و خێزان و ئەمانە هەمووی و دەسەکەوێ هیچ کەس ڕەنگە ئەگەر ئەو ڕێزانی ئەو ساڵ ئەم ڕێزانە نەبێ باشتر بمتوانیا ژیانێکی ترم هەبێ خۆشتر بمتوانیا ڕەنگە بمتوانیا ئیش بکەم بەڵام نەخێر ئێستانا ئێستا خۆم ڕێگە بە خۆم نایە بە هەر هیچ کاتە ڕێگەم بە خۆم نایەوە لە خەڵکەکانی تر باشتر جار ڕێزان خان من لە سیاست وتم خۆم دوورە خەمەوە لە بەرنامەیە بەڵام هەندێک جاری شەندە ڕاست و ڕاستگۆیی هەیە دەبێ بیڵێن کە ئەوە هەندێک لە ئەو کەسانەی کە هاتن لە دەرگاکەی ئێمەیان ناو داوای دەنگیان لێکردن و چوونە پەرلەمانەوە حورمەتە بۆ جەنابتان جێ ئەو متمانەیە و نەبوون جێ ئەو دڵخۆشیە نەبوون جێ ئەو هەوڵ و ماندووبوونە نەبوون کە ئێمە بۆمانکردن کە ئێمە دەڵێن وەکو هاوڵاتیەک دەڵێن هەیە وەکو ئۆپۆسیۆن بێ وەکو حەزبێک و لایەنێکی سیاسی بێ دێتە بەردەم ماڵەکەت وەکو فریشتە خۆی نمایش دەکات بەش کە کوێیە ئەوەی کە باسی نەکا مافەکانی تۆیە ئەوەی کە چاوی لێت نەبێت تۆ ئەزانی خۆی تۆ مەلەفێکت پێ بێ بەس تایبەتی کوردەکان یەکەم ئێمە ناوچە دابڕێراوەکان لە هەرێمی کوردستان کە مادێ 140 ئەمە یەکێکە لە مەلەفە ئەساسیەکان هەموو یەکێک لەمان نابێ زانیاری تەواوی هەبێ کە بتوانێت لەگەڵ هاوڕێکانیان لەگەڵ کورد لە کوردەکانە ئیش لەسەرمەوە دووەم یەک ڕیزی کورد لەوێ ئێستا وەکۆی کە ئێمەی بینین ئەمە پارتی ئەومەیەکێتیە و دەستی قەیس خەزعەلی و کێ هیچی بەقەدەرەوە مهم نییە کە تۆ شان بەشانیەک و بە هاوپەیمانیەک لەوێ کار بکەیت چونکە کەسیان بە هەموو خراپی حیزبەکانی خۆمانەوە ئەوان لەمان باشتر نین
ئەگەر ئەمان باشتر بن و ئەو فریشتێن وڵای گرنگە تۆ بڕۆی لەگەڵیانە ئیش باشە لەبەرەوەی ئەو فراکسیۆنە کوردیانە گرنگە ئەوەتە هەر ئەندامێکی پەرلەمان کاڕوا لەگەڵەوەی ئەو خەڵکانی کە دڵیان بێت تۆ ناتوانانی خۆ من ناتوانم من ئێستا ژەچمە هەر جێگێکەوەڵێ من دڵم بە تۆیە بەس بەچی دڵم خۆشە کە ژنێک یا کەسێک پێمەڵێ قسەی دڵی منە کرد توانیت ئەمە بکەی بە ئێستاشەوە پێتەڵێ ئەتوانی ئەمە بکەیت چونکە هەموو کەسێ ناتوانێت بێ لێرەیە هەموو کەسێ ئەو حەقی نییە کە بێ لێرەیە دانیشە و قسە بکە بەرامبەر بە تۆ چکە ڕەنگە تۆ هەموو دنیای خەڵکی تر لە ڕێزان باشتر بێ و ئیشی کردبێ بەڵام ڕەنگە نەگەشت بێتە ئەوەی کە بتوانرێ بە ئاسانی بێتە جێگایەکە و قسەی خەڵکەکان قسەی میلەتەکەی بکە جا ئەمە بۆ خۆی مهمە کە تۆ چۆن دەنگی خەڵک بێ بەڕاستی وە بژمێنێتەوە ئەو متمانەیەش لە دەستنەیە چونکە بۆ خۆتە ئەمێنێتەوە باشە ڕێزان خانەستێمە لە ئۆفیسی جەنابتیم لێرە کەس هاتووە تەلات وەکو پارێزەر بڵێ دینارێکم لە گیرفانان نیە کەیسەکەشم کەیسێکی قورسە زۆر بۆ چارەسەرکردی بێت زۆر چونکە من باس ئەم پرسیارە وەکو کاری خۆبەخشی دەکەم ئەمەش دەکەوێتە خۆبەخشیەوە و نێتی خۆبەخشیەوە کردوتە سێمە زۆر بەیان یعنی ئەمە هەر با بمێنێتەوە ئەڵەن ئەوەنەی لەم ئۆفیسەیە نان ئەخۆین و ئیش بە خۆڕایەکەین ئەو نەپارە پێیان ناکەین ئەمە یعنی کردومانە بە یعنی ئەوە لەخوا بەزیابێ مەسەلەن تۆ کەیسێکە بینی ئەیەت بۆلان بتوانێت هیچ کەسێک ڕەت ناکەینەوە ئەوانێکن خۆشمان نەتوانین وەکو پێویست ئیشی بکەین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چەند ڕێکخراوێکی کە ئەزانین بە تەواوەتی ئەتوانین شان بەشانی ئەوان لەگەڵ ئەوانە بۆ ئەینێرین یعنی هیچ کەسێک نییە بڵین بڕۆ دەرەوە ئێمە هیچی بۆ ناکەم بە پێچەوانەوە کەیسمان هەبووە هەتا ماوەی پێشووتر بە حەوت دەعوا هەژ دەعوای هەبووە لەگەڵ یا بووین هەتا کۆتایی تەڵێن هەموو هاوڕێکانم پێکەوە شۆخانخانە خات و ئەشواقە کە محامەیەکی زۆر باشە ئەوە چەند محامەیەکی تری خۆبەخشیشمان لەگەڵە باشە لە سندوقە نەوتراوەکەی جەنابتانە چی هەیە لێرەوە وەکووانە بە بیسەروبینەرەکەی بڵیت هاتبێتە بەردەستان زۆر قرس بوو بێت ئیشتان لەسەر کرد بێت و بە ئەنجامێکی باش گەشت بێت واللهی ئەتوانم بڵێم زۆر هەن لەوانە کە ئیشمان کردێکی نەوتراو و زۆر کاری لێکردیت یعنی مەبەستەکە و چێ مەبەستەکەم لەوەدایە کە زۆر جا لەلایەن پیاوانەوە غەدر لە ئافرەتان دەکرێت یا حکومەتەن بەو نەسە بڵێم ئافرەت بەکار دەهێنرێت ئەزانی خۆی چی ناخۆشەوەی کە من زۆر زۆر پێی متەئەسیرم کاتێک کە ژنەکان ئەیانەوێ جیابنەوە دەرامەتیان زۆر زۆر خراپە جێگایەکی مانەوەیان نییە وە مناڵیشیان هەیە ئەنی ماوەی پێشووتر من کەیسێکم لەلا بوو بەڕاستی یعنی ئەوە نەمتەئەسیر بوو ئەو نەمتەئەسیر بوو نەمەزانی چی بکەم ڕاستە ئێمامان توانی بڵێمەوە من هاوکاریەکەم خانوویەکیشی بۆ بکەم ئەوە هاوکاریەکەم هەندێک بەڵام بەڕاستی ماڵی خەزوری و کوڕەکە ئەوەندە خراپ بوون بە ڕۆژانە سکاڵیان لێکرد تۆمەتیان بۆ دروست دەکرد کە کچە نەیەتوانی ژیان بکا لەگەڵ ئەو دوو مڵاڵی خۆیان تۆمەتەکان چی ئیتر جۆرە تۆمەتی ناشرینیان بۆ دروست کرد بڕوا بکە شتی وایان ئەکرد تەکسی ئاهاو بە شوێنیان دروستیان کرد بوو کەم تەکسی هاتۆ پەیوەندی هەیە لەگەڵ ئەو کچێت بن بەمەرجێک ئێمە ئەزانین کە چەند لەگەڵ ئەو کچا بووین هەموو دقەیەک پێم یعنی دەرگاکەیە کردەوە پەیوەندیە کرد بە ئێمەوە بۆ ئەوی بزانێ کە بۆی تووشی جا ئینسان نەم دڵە ڕاوکیە گەورەیە نەتوانێت پەروەردەیەکی درستی مناڵەکانی بکە نەخۆشی توانێت ژیانێکی ئاسایی بکە مەسەلەن ڕۆژ لە جێگایەکە کاری ئەکرد بۆی پارەیەکی دەستکەوێ مناڵەکانی پێ بەخێوکە تەنانەت ئەمەشیان ڕێگەنە لەبەرەوەی من زۆر بەمانە دڵ ناخۆشم کە بەرامبەرەکان هەمیشە وازانن لە شەڕێکی زۆر گەورە ئەمە شەڕ نییە ئەمە دوو کەسن پێکەوە ڕێک ناکەون هەوڵ من بە یەکەوە با مناڵەکانتان یعنی وەکو هاوڕێ بنەم ژن و پیاوە بێکەوە ئەمە کەی تێ بپەڕێنێ هەتا ئێستا ئێمە ئەمەمان پێ نەپەڕانەوە هەرچی حەقیان هەیە هەرچی ئەوەی کە بەرامبەر بە یەک کردویان جارێکی تر بەرامبەر بە مناڵەکە یاخود لێسەندنەوەی ئەگەر دایکەکە مناڵەکەی بێ کە مناڵی لێ ئەسەندرێتەوە زۆر زۆر قرسە چونکە ناتوانێت ماڵی باوکی بۆی بەخێوکە وە خۆشی ناتوانێت ئیشکا بە تاقی تەنها مناڵەکانی و باوکەکەش یارمەتی نایە بۆی بتوانێتکە ئەم مناڵانە بن من لە ماڵی خۆیان هەموو باوکێک یاخود دایکێک مەصرفی تەواوی مناڵەکەکەن پێکەوە بەڵام کە جیابنەوە ئەگەر 100,000 با بەو مناڵەوە ئازانێ ژنەکە بە خۆی سەرفەکە کاتەمان هەموو ئەو بابەتە ناشرین و نەخوازراون کە خۆزگە ئەمانە نە ئەمە خۆزگە ئەیان توانی کە جیابوونەوە
بە پەیوەندیکی جوان جیابوونەوە دوایە کە ڕێک ناکەون شەڕ ئەکەن لی ئیت ئیتر چ پێویستەکە تۆ متەمەسک جارێکی تر ئەمە بە زۆر بهێنیتەوە دی ئایا بۆ کردن ئێستا زۆر زۆرە ناو ناتۆرەی ناشرین تۆمەتی ئەخلاقی ناشرین ئێستا زۆر زۆرن ئەمانەکە پیاوەکان و ژنەکان زۆر جار بۆ یەکی دروستەکەن کە بەڕاستی ئەمە نامەڵ کە ژیان بۆ خۆی لە ئەسڵدا سەفەرێکە لەو سەفەرەدا تۆ دەتوانیت جوانیکەیت و دەتوانین ناشرینیکەیت ناشرینکردنەکەی بۆ شێوەیە کە ژن و پیاوێک ئەگەر بە یەکەوە نەگونجان بە واتای ئەوە نایە کە تەواوی ئەم ژن و پیاە سەراپایان ناشرینیە و من ئەو ئافرەتێکە لەگەڵیان ناگونجیم تەواو لای من سراوەتەوە ئەوێ بوختان و تۆمەت و ژیانی لێ تاڵکەم بەوانە باشە ئەی بۆ ئەوە نەڵێن بە شێوەیەکی مێشکراوەیی بە شێوەیەکی سەقافی بڵێن تۆ بەڕێی خۆت و من بەڕێی خۆم من ژیانیان زۆر زۆر تاوە یاخود ئەوەی کە مثلەن هەموو کەشتێ لەناو ئەم ژیانەیە دوو کەس پێکەوە ژین شەڕ هەیە ناخۆشی هەیە ئیتر زۆر جار نەبوونی هەیە هەموم بارودۆخانە بەسەرتایە بەڵام کە مناڵت هەبوو ئەبێ هەردووکیان هەم ژنەکەش و هەم پیاوەکە هەندێک لەو تموحانی خۆیان هەیە دای بەزێنن لە پێناوی ئەو خێزانەیە چونکە خێزان لە یەک هەڵۆشانەوە زۆر قورسە پێکەوەنانی ژیان جارێکی تر هەم بۆ پیاوەکەش و هەم بۆ ژنەکەش و هەم بۆ مناڵەکان قورسە لەبەر وێڵەی کاتێککە ئەتەوێت کچ و کوڕێک هاوسەرگیریەکەن زۆر باشێک بناسن زۆر جار لە هەمووی بکۆڵنەوە گەورە بن لە تەمەنێکا بن کە بەڕاستی بیر و عەقڵ و هۆش ئەو ژیانت بۆ دروستکە نەک تەنها پێداویستیەکان بۆ دروست باشە ڕێزان خان داتای ئەم ساڵتان لایە چەند ڕێژێ تەلاق لە مەحکەمەدا هەبووە وەڵڵاهی لامانە ڕێکخراوی وەلا ئەوەندە نییە بڵاوی کردوتەوە بە ڕیپۆرتێک کە ئەویش لە ئەنجومەنی دادوەری وەریگرتووە چونکە ئێمە ئێستا زانین ئەنجومەنی دادوەری هەموو داتایانە بڵاوەکەتەوە بەس بەڕاستی خۆتەزانی داتا بابەتێک نییە لە بەردەستمایە بەس لێرایە ینی ئێستا پێت نەوتم ئەینامهێنا بڵاو لەسەر ڕیپۆرتەکەی زیاتر ئەو جیابوونەوانەی کە هەن لە تەمەنەکانی چەند ساڵیدا وەڵی خۆی سێریکە لە زۆربەی زۆری تەمەنەکاناتیایەتی بەڵام هەمیشەیە مازانین ئەوانەی کە بەناڵن هاوسەرگیریەکەن ئەوانە زۆر جیابوونەوەی تیا هەیە ئێستا ینی بابەتێک هەیە ئێستا ئەوانە هەم لە مثلا خوێندنێکی تەواو نەکردووە یاخود بێ ئیشی زۆر زۆر دەوری هەیە تۆ لە کۆمەلگایە کاژی کچەکە تەخەڕوجی کردو جامعەیەکی تەواو کردو کوڕەکە بە هەمان شێوە اینجا ئەڵێن با ئەمانە خێزان دروستکەن کە تۆ ئیشێکت نەبێ کارێکت نەبێ ناتوانانی خێزان بەم شێوەیە دروست نابێت کە تۆ بەبێ ئیش و کار یعنی ئەمەش بۆ خۆی قورسە مستەقبل پشتینی منداڵەکان ئەزانی ئەمانە هەمووی اینجا دوای بیرکردنەوە کاتێکە هاوسەرگیریەکەن بیر بکەنەوە چەند ساڵێک پێکەوە بژین اینجا دوای بیرکەنەوە چکە ئەو مناڵە نابێ ژیانی پڕبێ لە دۆزەخ باوکو دایکێک کە دروستێکا بۆی ژیانێکی خۆشی بۆ دروستکە نەگەوەی کە ئەو ژیانە ناخۆشە چاوەڕوانی کا بە جیابوونەوە یاخۆ کە جیابووشەوە وەکو وتم زۆر جار کەسەکان جیابوونەتەوە بەڵام ناهێڵن وەکو پێویست هەر ڕۆژە و کێشەیەک بۆ یەک دروستەکەن بۆی کە ئەو مناڵەش تووشی کێشە ببێت تۆمەت و بوختانێکیش بۆ زۆر ئەمانە زۆر زۆر کە بەڕاستی ئەبێ بیری لێ بکەنەوە تۆزێ بە وشیارتر لەم کێشانە باشە کۆتا پرسیار بەرپرسیارەتەکەی خۆت بەڵێ پۆستەکەی خۆت بەڵێ خستە خزمەتی هاوڵاتیان و چین و توێژەکانەوە وەڵڵاهی من حەزەکەم ئەوە خەڵک جواب باتەوە بەس ئەوەندە ئازانم هیچ ڕۆژێک لە ڕۆژان نەخیانەتم لە نەتەوەکەم کردووە نە لە میلەتەکەم کردووە نە لە خەڵکی ئاسایم کردو لە ناو وڵاتی عێراقیشە یعنی هەر ژنێک هەر پیاوێک هەر کەسێک پێویستی بە من بوو بێ بە ئێستاشە ئەوەی توانی بێتم چکە هەموو بەڕاستی دەسەڵاتەکانی منیش زۆر کەم بووە بە پێی دەسەڵاتەکانی خۆم توانی بێتم خزمەتی کردو و هەست ناکەم ینی غەدرم کرد وجدان ئازابنی لە هیچ شتێک بە پێچوان و زۆر 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 دڵخۆشم چونکە هەست دەکەم زۆر جار زیاد لە تاقی خۆم و زیاد لە ئەوەی کە ئەتوانم بیکەم کردومە و ئەشی کەم و بەردەوامە یعنی ئێستا زۆر جار کەسانێک پێماڵێ پێویست بۆ ناکە ئێستا تۆ بۆ مەحاماتەکەی یا بۆ تۆ ئەوە کە ئەڵم نەخێر ڕەنگە ئەوەی کە منی ئێستا توانم هاوکاری کەسێک بکەم کەسێکی تر نەتوانێت بیکەم باشە بەڕێز ڕێزان شێخ دلێر شتێکمان وت کە بەدڵی جەنابتان نەبێت نەوەڵڵا ئەسڵ هەر هەستم پێ نەکرد کە ئەمە مقابلەی ئەوم زانی وەکو دوو ڕەفیق دانیشتوین باس ئامانجمانەوەشە ئامانجمانەوەی دیدارێک و گفتوگوۆیە بکەین کە دووربین لەو سترێسە دەرونیەی کە لە میدیاکان و هەندێک جار سیاسەکانی دروستی دەکەن ئەمڕۆ هەوڵمان هەر خۆشت ئسلوبت و دەموچاوت و ئەوە زۆر
هادی یەکەیە بە بەرامبەرەکە سپاس بۆ کاتوانێ بەڕێزت. بە زۆر کەواتە بەرنامەکەت پێ باش بوو. زۆر پێم باش بوو دەسەکانم من خۆش خۆشحاڵ هەر بووم سەرکەوتوو. کە لەگەڵ جەناب تا دیدارمان کرد. خۆشحاڵ بووم کە چوینە نێو هەندێک لە وێزگە شاراوەکانی تەمەنی جەنابتانەوە. زۆر سپاس. سپاس بە ڕێزان شێخ دلێر کە لەگەڵمان بوون. سپاس دەکەم. زۆر سپاس. بیسەر و بینار سپاس بۆ ئێوەش کە تا ئەو کار لەگەڵمان بوون. بەختەوەر بن و دوور بن لە بەڵاو و سپاسی تەواوی هاوکارانم دەکەم با لێرە ناویان بێنم. شێخ جەمال، کاک شوان محەممەد، کاکێ هێمن ڕەفیق و تەواوی هاوکارانی دیکەم خواتان لەگەڵ بێت.